بەناوی خدای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان من محەممەد کەمالم خۆشحاڵم جارێکی دیکە و ڕاستەوخۆ هەموو پێنجشەمانێک کاتژمێر 4 ئێوارە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک واتە دوانگەیەوە. بەڕێزان تەوەری بەرنامەیان جارەمان ئایا حکوومەت پێش هەڵبژاردن دەتوانێت چاکسازی بکات هەموو سیستەمێکی حکومڕانی لە دنیادا دوای تێپەڕبوونی ماوەیەکی دیاریکرا و پێویستی بە چاکسازی هەیە لە بواری کارگێڕی و دارایی و یاسایی و بوارەکانی تریژیان. بۆیە ناو بەناو گوێویستی ئەوە دەبین کە حکوومەتی فڵان وڵات چاکسازی دەکات لە بوارە جیاجەکانی کارکردندا، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ماوەی 26 ساڵە لە ماوەی 26 ساڵی حکومڕانی دەسەڵاتی کوردیدا تاوەکو ئێستا هیچ بەرنامەیەک نییە بۆ چاکسازی لە سیستەمی حکومڕانیەکەیدا. ئەمەش دەبێتە هۆی گەندەڵبوون و لە کارکەوتنی بەشێکی زۆری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤی باشدار بن لەگەڵمانە، هەروەها دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەوەیە پەیوەندیمان پێوە بکەن پێکەوە گفتوگوی ئەم بابەتە بکەین زانی هاوڵاتیان ڕەوبۆچوونیان چێ لەسەر ئەوەی کە ئایا پێش هەڵبژاردن با بڵێن چاکسازی یاخود گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا دەکرێت چین لای پەیوەندێکی تەلەفۆنی کاک دلێرمان لەگەڵ لە کفریەوە. کاک دلێرم کاتت باش. ئەم کاتت باش برام باشی. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. وڵی من هیچ وێدێکم بەم حکومەتە نییە نەک بەوەی کەوا چاکسازی بکە، هیچ وێدێکی پێی نەماوە کە هیچ بکات، چونکە ئەم حکومەتە ئەوە خەیرانی دروست کردووە، ئەوە خەیرانی لەسەر خەیران کەڵەکە کردووە، هیچ وێدێکمان بەوە نەماوە کە حکومەتی چارەسەری خەیرانەکان بێ. حکومەت خۆی خەیرانی دروست کردووە کاکەوە فەرمو بۆ نمونە پێش کۆتایی ساڵی 2017 وتی دەستکاری موچەی پێشمەرگە و ئاسایش و بەشێک بەرگی و فریاکەوتن و زێرەبانی کردوتی ئەلەساس لە ساڵی تازە لە کاتی خۆیان موچە دەفەرمو کاکەوە ئەمڕۆ 11 مانگەش 71 ڕۆژە بەرگری و فریاکەوتن بەشێک لە هێزی وەزارەتی پێشمەرگە موچەی وەرنەکردووە. زۆر باشە کاک دێر پێ وایە پێش هەڵبژاردنەکان بتوانێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات، چکە هەر سیستەمێکی حکومڕانی دوای ماوەیەک پێویستی بە گۆڕانکاری هەیە. لە وڵاتانی پێشکەوتوی دنیادا دەبینین ئەمەی کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا دەکرێت. پێ دوایە حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕایی لە سیستەمی حکومڕانیدا بکات بۆی کە حکومڕانێکی باش بێت بۆ هاوڵاتیەکانی. هەر ڕەنگە تاکتیکی دوایە هەبێ، ئەمیش دوورە لە چارەسەرکردنەوە، ڕەنگە تاکتیکی بۆی کەوا پێش هەڵبژاردن تۆزێک میکیاجی دەسەڵاتەکەی بکە، تۆزێک مەسەلەن دەستدەستانتی بۆی کەوا تۆزێک دڵی خەڵک نەر بکات، بەڵام تازە خەڵک لەوە تێگەیشتۆکەوە ئەم حکومەتە لە کات هەڵبژاردنەکانە کۆمەڵێک شتەی بیکا و دوای هەڵبژاردنەکان خەڵکی ماکە. خەڵک لەوە گەیشتووە. من زۆر دڵنیام ئەم جارە ئەو خەڵک نەک بڵێم بە دیاریکراوی هەموو ئەوانەی کەوا بەشدار بوون لە دەسەڵاتە خەڵک سزای نەدات، سزایەکی بنەڕەتی. سپاس بۆ کاک دێر، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک مستەفامان لەگەڵ. کاک مستەفا ئەم کاتت باش. کاک مستەفا کاک مستەفا ئەم کاتت باش. پێ دوایە حکوومەت پێش هەڵبژاردنەکان بتوانێت گۆڕانکاری بکات یاخود چاکسازی بکات؟ نەخێر حکوومەتێک 20 ساڵەیە خەڵک دەچەوسێنێتەوە، تازە بە تەمای 3 مانگ چاکسازی. زۆر باشە کاک مستەفا ئێمە زیاتر کاک مستەفا ئێمە زیاتر مەبەستمان لە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدایە. کاک مستەفا ئێمە زیاتر مەبەستمان لە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا پێ دوایە بتوانێت پێویستی بە چاکسازی نییە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر بێت و دەسەڵاتدارانی هەرێم وەکو مافیاکانی دنیایان لێ هاتووە هەر خەریکی نانبڕینی خەڵک و شێواندنی وڵات و ئەو جۆرە ئیشانم جاستایان لە چاکسازی بێ براکەم. ئومێدت نییە کاک مستەفا بکرێت چاکسازی لە سیستەمی حکومڕانیدا؟ بەڵام من ئەگەر حکومەت داما و ئەو جۆرە میلەتەم هەبێ لە هەموو شتێک بێدەنگ بێتن بەڕاستی چاکسازی نەدەکرێت. میلەت وا بێدەنگ بووە ئەگەر بێت و ئێستا دوو مەعاش بدرێت خێرە بەاندستۆ سەر سندوقەکانی دەنگە بە هەمان ساڵانی پێشوو. بۆیە میلەتێکی نووسڵمان هەیە، مردووی
من نسیزنێکی گەورە داوشانە بینە سەر. کاک مستەفا چۆن بتوانین یان چۆن بتوانرێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت؟ ئەمەی کە من دەڵێم لە زۆربەی وڵاتاندا بەردەوام ینی ساڵانە گۆڕانکاری یاخود ساڵانە 2 ساڵ جارێک 4 ساڵ جارێک گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی ئەو وڵاتەدا دەکرێت. بە نمونە تورکیامانەیە لە ماوەکانی ڕابردوودا گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی خۆیدا کرد. یعنی پێ وایە بتوانرێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا بکرێت؟ کاک مستەفا ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە بە میلەتێکی زیندوو دەکرێت بۆ میلەتی ئێمەدا ناکرێت. بەڵێ کاک مستەفا بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک مستەفا، سوپاس بۆ تۆ. بێستون عوبەید دەڵێت هیچ بڕوان بەم حکوومەتە فاشیل و بنەماڵەیە نەماوە. فاخر حەمید دەڵێت چاکسازی بەوان ناکرێت دەستی لێ بشۆن باوەڕیان پێمەکەن. ئاسۆ محەممەد دەڵێت حکوومەت نەماوە تاوەکو چاکسازی بکات. بڕیار ئیبراهیم دەڵێت بڕوان بە درۆکانی ئەم دوو کۆمپانیایە نەماوە. ڕووناک حەسەن دەڵێت نەخێر دەسەڵاتێک 26 ساڵ گەندەڵی ئەکات بە 3 مانگ چۆن چاکسازی پێ دەکرێت. ئەمە بێگومان بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە کە حکوومەت ناتوانێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات پێش هەڵبژاردن و ئاشکرایە هەموو وڵاتێک هەموو حکوومەتێک زۆر جار پێش پرۆسەی هەڵبژاردن چاکسازی یاخود گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی ئەو وڵاتەدا دەکات لە سیستەمی حکومڕانی حکوومەتی خۆیدا دەکات. بەڵام تاوەکو ئێستا لە 26 ساڵی ڕابردووە تاوەکو ئێستا ئەنی گۆڕانکاری نەکراوە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا. ئایا پێویست نییە ئێستا و لەم کاتەدا گۆڕانکاری بکرێت لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا؟ کاگالانمان لەگەڵ لە شارە زورەوە کاگالان لەم کاتت باش پێ وایە حکوومەت بتوانێت پێش هەڵبژاردنەکان یاخود پێش هەڵبژاردنەکان چاکسازی لە با بڵێن لە حکومڕانی خۆیدا دەکات؟ ئەم خاتەی جەنابتان باش بە حەقیقەت من هیچ ئەمەلێک و هیچ ئومێدێکم بەم حکوومەتە نییە. ئەم حکوومەتە خۆی لە ئەسڵا بوونی لە چاکسازی پێ بکرێت. ئەم حکوومەتە بە دوو حیزب دەسەڵاتداری یەکێتی پارتیە ژمارەی خوتەکانیان لەو گەندەڵەیە دەرەکەوێت. هیچیان لەگەڵا نەماوە، کەسیان لەگەڵا نەماوە. جا کەسێکە بناغی خۆی بڕوخێنێ و بناغی خۆی نەیەڵێت ئەوە شتێکی ئەسەمە. بە هەمووی قسێ و کات خوشتنە بە هیچ شێوەیەک هیچ ئەمەلێکم بەم حکوومەتە نەماوە بە یەکێتی پارتی نەماوە کە بتوانێت چاکسازی لەم دەسەڵاتە و لەم حکوومەتە بکات. زۆر باشە کاگەڵان پێ وایە چۆن دەتوانرێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی کوردیدا بکرێت؟ پێ وایە بتوانرێت ئەمە بکرێت؟ بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ناکرێت. چونکە پێم وتی کەسێک کە دەوێت خۆی بڕوخێنێ ئەوە بە هیچ شێوەیەک ناکات. بەڵام تەمەناکەم بسێ ئەم سێ لایەنەکە ئیسە معارضەن کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی کە ئەو تازەی کە پێگیراوە ئاواتەخوازم کە بتوانن شتێک بکەن کە بۆ ئەوەی بتوانن دەسەڵات بگرنە دەست و بتوانن گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و لە تاوەی ناوچەکە بەدی بدەن. بەڵێ سوپاس بۆ کاگالان، سوپاس بۆ پەیوەندیەکەت. کاک بەرهەمان لەگەڵا لە کەلارەوە. کاک بەرهەم کاتت باش. باشی وەڕێتم. زۆر سوپاس دەکەم. کاک بەرهەم پێت وایە حکوومەت پێش هەڵبژاردنەکان بتوانێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات؟ لە ڕاستیە بەڕێتم ئەمانە تاوەکو ئێستا هیچیان نەکردووە. 26 ساڵە خاوەنی کۆمەڵێک بەڵێنی درۆ و تا ئێستا هیچیان نەکردووە و ئێستاش هیچ ناکەن دڵنیاتان نەکەینەوە. بۆیە من پێم وایە کاتێوە هاتووە میلەتی کورد بڕیارێک بات ئێستا کاتێوە هاتووە میلەتی کورد دژی ئەمانە ڕاستڕێ لە هەموو شوێنەکانەوە قبوڵیان نەکەین. کاکە سەیریش ئەەکەین لە هەموو لایەکە من داواکەم هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و برایانی پۆلیس و بەشەکانی تر واز بێنن لە خەڵک. کاتێککە خەڵک خۆپشاندانەکەات وە بۆ لولەی سفەنگەکە و ڕووەکەی لە جەماوەرێکی برسی ڕووەکەی لە میلەتێکی برسی کە نانێبی خوا داوای نان ئەکا. کاتێوەیە پێم وایە کاتێوەیە ئەم خەڵکە ڕاپەڕێ و واز کاک بەرهەم پێت وانییە گۆڕانکاری لە دەموچاوەکان گۆڕانکاری دابنێت لەسەر گۆڕنی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا؟ وەکو دیارە 26 ساڵە بە هەمان سیستەم با بڵێن بەم سیستەمی ئێستا کە هەیە حکومڕانی دەکرێت، حکوم دەکرێت، حکوومەتی هەرێمی کوردستان کاری پێ دەکات. پێ دوانی ئەم سیستەمە ئەنجامی قەیرانەکان بووە، قەیرانی دارایی و ئابووری و واروەها نەبوونی کارەبان، نەبوونی ئاو. پێ دوانیە
ئێستا کۆتایی هاتووە دەبێت ئەم سیستەمە بگۆڕدرێت؟ والله سیستەمەکە من لە لای خۆمەوە تەماشاکەم ئەم سیستەمە وەکو سیستەمی پەروەردە من خوێندکارێک وەکو سیستەمی پەروەردە ئێمە تەماشاکەین کاکیجان من ئەوە 12 ساڵە تقریبا 12 ساڵە دەخوێن بەو خوای ئێستاش ئەگەر هەمووی لە یەک بەمەوە بڕوا هەبێ باوەڕ ناکەم 26 ئینگلیزیم لەبەرێ ئاخر هۆکارە 26 عەرەبی 26 ئینگلیزی ئەمانە لەبەرێ ئاخر هۆکارەکە هەر ئەوەیە سیستەمێکی لە خاوەنی سیستەمێکی پاشن لە ڕووی پەروەردەشەوە لە ڕاستیە پەروەردە ئەمڕۆ لە قوتابخانەکان تەماشا بکە مامۆستا نمرە لەسەر ئەخلاقی خوێندکار دانانێ بەڵکو نمرە لەسەر شێوازی خوێندنەکەی دانێ ئەمڕۆ لە قوتابخانەکان لە کاتی نمرەدانانە تەماشا ئەکەین ئەبینین نمرەیەک لەسەر ڕەوش داناندیە هەمووی دروی ئەڵێ ڕەوشت هەبێ وایە و ئەنازان نمرەی خوێند ئەمانە هەمووی دروێ هەم لە سیستەم پەروەردەیەکە ئەم دەسەڵاتەوە ئەم نیشتیمانە فەشەلی هێناوە داواکەین تر لە هەموو ڕویەکەوە ئەمانە ئەم سەرچاوانە بگۆڕدرێن. زۆر باش بەڵێ سپاس بۆ کاک بەرەم سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بەرەم پەیامەکەت گەیشت کاگی دریسمان لەگەڵ لە 3 سات خۆ کاگی دریزەم کاتت باش لە دوای حکوومەت پێش هەڵبژاردنەکان بتوانێت گۆڕانکاری یاک چاکسازی لە سیستەمی حکومڕانیدا بکات فەرموون. وەڵی من ئەڵەمانە چاکسازیان پێ ناکرێت گۆڕانکارییان پێ ناکرێت. بەڵێ بۆچی پێ دوای پێ بێن لەسەر وەزیران لەوانەیەکی تر لە کاردان لە پەرلەمانتارەکانەوە هەتا قایمخانە بێت موچەکانیان کەم بکەنەوە بۆ گۆڕانکاریە نەکەم ڕاوەڕێبیەتن دەچون بۆ موچەی فەرمانبەریان کەمەندانیان موچەکەمەکان ئەوانەی کە حەباقی خۆیان تاعین بوون ئەمە کەی چاکسازی ئەوەیە بێن لەسەر وەزیران هەتا قایمخانە کەمیکەنەوەوانەی کەریتە لە کاران. زۆر باشە کاک ئیدریس پێ دوانیە ئێستا کاتی ئەوە بێت کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت ئەو سیستەمە حکومڕانی کە هەرێمی کوردستان کاری پێ دەکات پێ دوانەیە کاتی هاتووە گۆڕانکاری لەم سیستەمە حکومڕانیەدا بکرێت. وڵا کاتی هاتوو بەداکرێت لەکتێکە کووا بڵێ چۆن بکرێت چۆن دەوێت بکرێت؟ من قەنەعەتم بە گۆڕانکاری هەیەکی کەم قیزانە بیکەن گۆڕانێکە گۆڕان ئەگەر چاکسازی و گۆڕانکاریە کرد بۆ لەبوو لە حیزەکان نێوەکەنە دەسەڵات نێوچاوە لەم گۆڕانکاریە پێ ناکرێمانیش. بەڵێ سوپاس بۆ کاک ئیدریس سوپاس بۆ پەیوەندیەکەت باوکی ڕۆمانمان لەگەڵ بازیانەوە باوکی ڕۆمانم کاتت باش باوکی ڕۆمان زۆر سپاس دەکەم باوکی ڕۆمان پێ دوایە پێشەڵبژاردنەکان زۆر سپاس دەکەم پێ دوایە پێشەڵبژاردنەکان حکوومەت یاریمی کوردستان گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات. نەخێر بە پێشەوانەوە برایشیرنم هیچ ئومێدێک نییە مسقالە سەرڕە ئومێدە مەم حکوومەتە نییە کە بتوانە شارسازی بکات لەبەرەوەی حکومەتی ئەگەر حکومەت وایە ئەیتوانی بەرلێنەوەدا بە هاوڵاتیەکەی لەبەرەوەی سەرماسۆڵە هاتە پێشەوە وەرزەکەی کاتێکی ساردا حکومەت وایتوانی کارەبا و پێوی زایبین کا بۆ خەڵک. زۆر باشە باوکی ڕۆمان پێ دوانی ئێستا کاتی ئەو گۆڕانکاریەیە پێ دوانی ئێستا کاتی گۆڕانکاریکردن لە سیستەمی حکومڕانیدا باوکی ڕۆمان پێ دوانی ئێستا ئەبێت ئەو گۆڕانکاریە بکەین دەبێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکەین. ئەو گۆڕانکاری ئەو شاکسازیە بەدوو لایەن سیاسیە کرێ یەکەم بتوتنەوەی گۆڕان دووەم کۆمەڵی ئیسلامی دەتوانە بە دەستپێم وانی هیچ لایەنێک بتوانێ هەرێم بەرێ بەڕێوە بتوانە شاکسازی بکە لەبەر ئەوان کەسێکی ڕازگۆ لەگەڵ خەڵکان ڕازگۆ لەگەڵ نیشتیمانەکەیان بۆ وەفان غێری ئەو دوو لایەنە پێم وانی شاکسازی بەمانە فرێ برایشی من دەستخۆشی بۆتەوە دەکەن. بەڵێ سوپاس بۆ باوکی ڕۆمان سوپاس بۆ پەیوەندیەکەت. ڕووناک حەسەن دەڵێن نەخێر دەسەڵاتێک 26 ساڵ گەندەڵی ئەکات بە 3 مانگ چۆن چاکسازی پێدەگرێت زمنا کۆپاڵانەی دەڵێت تەنها بۆ کاتکوشتنە ئەتوانێت بە 2 ڕۆژ چاکسازی بکات بەڵام ناکات چونکە دەنگە بندیوارەکان و ناشایستەکانیان لەدەست دەدەن. نەرگیز ڕانیە دەڵێت نەخێر هیچ چاکسازی ڕوونادات ئەوان دوای 26 ساڵ تەمەنیان هیچیان نەکردووە چاکسازی چی دەکەن لە ئێستادا. علی ئەحمەد دەڵێت ئەم ناحکومەتە 26 ساڵ ناتوانێت چاکسازی بکات 26 ساڵی تری چاوەڕوانی چاکسازی لێ ناکرێت. قسەکەی مەش لەسەر ئەمەیە چۆن بتوانین حکومەت وەکۆم هاوڵاتیە دەڵێت 26 ساڵ ناتوانێت ینی چاکسازی بکات و چاکسازی پێ ناکرێت. ئێستا چۆن ینی ئێستا کاتیەوە نیە ئەم سیستەمە حکومڕانیە بگۆڕین کاک هەنگاومان لەگەڵ لە چۆمانەوە کاک هەنگاوم کاتت باش. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله كاك هنگام. دەستخۆشی بەرنامەیەتان دەکەم. زۆر سپاس. حکومەت ناتوانێت ئەمە بگۆڕێت چونکە ئەو حکومەتە لەمێژە لەسەر حکومە حکومەتە بگۆڕدرێت. زۆر باشە کاک هەنگاو پێ دوانیە
گۆڕانکاری ینی گۆڕانکاری پێویست بێ بۆ بەڵێ بەڵگەم هەیە بەڵگا ماڵ هەیە پێرێ نانینە بۆ نیورانێ بخوا ناتوانانی ئەمە کەتینە ئێستا کەتینە دەستی جاهلیەت دەدەمی پێش محەممەد صلى الله عليه وسلم ئەمە دەبێت تا بگەڕێنەوە کە چۆن محەممەد صلى الله عليه وسلم کە هات جاهلیەتی دەرکرد جاهلیەت نەما خەڵک هەموو گەڕاوە بەرەو عەدالەت خۆشی زەرانی دروست بوو ئەمڕۆژ هەمومان خەڵک دەبی پێکەوە ئەم دەستە جاهلیەتە لاباس کۆمەڵی ئیسلامی کە دەستێکی پاکە و ئەمینە و ئەتوانی تەبای شەریکی وەک ڕێبازەکەی محەممەد صلى الله عليه وسلم لە دنیا لە کوردستان بەرقرار کات چونکە ئەمانە بیست و ئەوە حەتەمی ساڵە زۆر باشە کاک هەنگاو ئێستا جیاوازی هەیە جیاوازی خزم خزمێنە هەیە مەتر هەیە پشت هەیە زۆر باشە کاک هەنگاو ئێستا ئەو خزم خزمێنەی کە جەنابەت باسی دەکەیت ئەو هەموو گلەی کە جەنابەت باسی دەکەیت دەرەنجامی ئەو سیاسەتەیە ئەو سیستەم حکومڕانیە کە ئێستا هەیە پێ دوانیە دەبێت گۆڕانکاری لەم سیستەم حکومڕانیەدا بکرێت کە ئێستا هەیە ئەمە چاوەڕێی هەڵبژاردن دەکەیت چاوەڕێی هەڵبژاردن دەکەن ئینشاءالله بەڕێز مامۆستا عەلی باقیر سەرکەوتن بەدەستێنی هەر هەموو خەڵکی کوردستان دەنجی پێدەدات بەسەر دەکەویت ڕێبازەکەی محەممەد صلى الله عليه وسلم بەرپا ئەبی لە کوردستانە ئەم گەردەوانەی یەکیان نامینێت ئینشاءالله بەڵێ سوپاس بۆ کاک هەنگاو سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ تۆ کاک هەنگاو بیلال خەزێنەی دەڵێت بۆ هیچ شتێک بەناوی حکوومەتەوە هەیە تاوەکو چاکسازی بکات هاوکار نەوشیروان دەڵێت هەموو کات بەڕێکردنە هیوام بۆ هەڵبژاردنیش نییە وەستا شەماڵ بەردووکی دەڵێت نەخێر چونکە هەر ئەوانە دەرئەچن کە لەماوەکانی ڕابردوودا چەوساندونیانەتەوە ینی قسێکی زۆر هەیە کە دەوترێت ئەگەر دەموچاوەکانیش بگۆدرێت زۆر کاریگەری نابێت یاخۆت بۆ چونێکی تر هەیە دەڵێت ئەگەر دەموچاوەکان بگۆڕین ئەوە دەتوانین چاکسازی لە سیستەمی حکومڕانیدا بکەین لێرە گرنگ ئەوەیە کە ئێمە ینی تەوری بەرنامەکەشمان لەسەرەوەیە چۆن بتوانین چاکسازی لە سیستەمی حکومڕانیدا بکەین ئایا حکوومەت یاریمی کوردستان ئەمە دەتوانێت ئەگەر نەخێر ئایا دەیکات ئایا نیەتی ئەوەی هەیە کە بیکات ئەگەر نەشی کات یانی ئێمە چی بکەین بۆی کە کاریگەریمان هەبێت لەسەری و بتوانێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات سیستەمی حکومڕانی 26 ساڵی حکوومەتی هەرێم قەیرانی دارایی و ئابووری و نەبوونی کارەبا و ئاوا ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک گۆرانمان لەگەڵ کاک گۆران ئەم کاتت باش براکەم دەستخۆشی بەرنامە جوانە دەیەکەم زۆر سوپاس دەکەم کاکە من لە ناوی زەرانە قسەتێکی جەناب داکەم بەڵێ کاکە ئەم حکوومەتە هیچی بۆ ئێمە نەکردێت تا بۆ ئەو خەڵکێ بکە بەڵێ ئەم حکوومەتە تاکەی دەیبرا لەم زوڵم و ستەمەمان لێ بکات و برا دەیسێ مشارەکی بوو زەڕایانی چی بۆ نەکردی بەڵێ بەڵێ ئەلو جۆ لێمە برا بەڵێ کاک گۆران جەنابتم کاک گۆران پێ دوای سەکاتی ئەوە هاتبێت کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکەین ئارەوەڵا بە قوربانێ چاوتۆ میسە بە ئیسەکاتیەوە هاتیوە لە سەرکی حکوومەت و حەتاک و بەڕێبەرەکان لە ناوی حکوومەتان نەمێنێت کێ گەیشتی برای بەڕێزم برای سەر لەو سنووری ئەمان سیایەتی یەکەم گەندەوە بەڵێ سوپاس بۆ تۆ کاک گۆران سوپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەیشت سوپاس بۆ تۆ کاک محەممەدمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک محەممەد ئەم کاتت باش کاک محەممەد ئەم کاتت باش زۆر سوپاس دەکەم کاک محەممەد پێ دوایە گۆڕانکاری حکوومەت یاریمی کوردستان پێش هەڵبژاردنەکە بتوانێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات ببوورە تەلەڤیزۆنم لانیە ئەگەرێت تاهینەکە دووبارە بکەیتەوە زۆر باشە کاک محەممەد پێ دوایە حکوومەت پێش هەڵبژاردنەکان دەتوانێت چاکسازی بکات جان حکوومەت دەتوانێت پێش هەڵبژاردنەکان چاکسازی بکات کاکە چاکسازی برای بەڕاستم لەگەڵ ڕێز و خۆشەویستی بابووە کاک محەممەد تەبانێ من بەوەستمان چاکسازیە لە سیستەمی حکومڕانی بەڵێ ئێوە باسی گۆڕینی دەموچاوەکان والله دەموچاوی ئێوە ئەبێ پێش هەموو گۆڕێت یعنی بەڕاستی مامۆستا عەلی باقیر لەگەڵ ڕێزما بۆ جەنابی خۆی بە کەسێکی بە ئیسلامێکی ناڕەوە زانێ خۆی بە کەسێکە زانێ باسی دیموکراتیە دەکا لەژینا بەڵام ئەوە چەند ساڵە لەسەر کاکە
دەبا خۆ چاکسازی لە خۆیان بکە بەڵک لە دەموچاوی ئەو تووشی بەلەن زۆر باشە کاک محەممەد یعنی ئێمە باز لە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی یەکەین لە هەرێمی کوردستان بێگومان وەبەستمان حکومەتە کاڵی حکومڕانی کی حکومڕانە حکومت حکومڕانە پێ دوایە پێویست بکات چاکسازی بکات حکومت چاکسازی لە سیستەمی حکومڕانی بێگومان دەرەنجامی سیستەمی حکومڕانی باوەی 26 ساڵی ئێستا دەبینی کە قەیرانی داراییە بێئاویە بێموچەیە ینی هەموو ئەمانن کە ماوەی 26 ساڵ ئەیکات و کاری پێدەکات ئەم سیستەمە پێویستی بۆ گۆڕانکاری نیە لە ئێستادا بەڵێ بەڵێ برای بەڕێستم بەڵێ پێویستی بە گۆڕانکاری هەرچی بوو بەڵام ئێستا پێویستی بە سیستمێکی تازەیە لە ئیدارەی هەرێمی کوردستانە بە هەوڵەکانی خۆیان ناپشتنەوە کاتێک ئێستا کاتی ئەوە نییە ڕخنە لە شتە کۆنەکان بگیرێ ئێستا پێویستە باز لەوە بگیرێ بە شێوەیەک بە چ سیستمێک کار لەسەر چاکردنی ئەمە بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکە کاک محەممەد ببوورە من هەرۆنم دەرفەتە بوو کاک ئاسۆمان لەگەڵا لە شارباژێرەوە پێم وا بێت پەیوەندەکەی کاکاسۆ کۆتایی پێهات بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە بەگشتی ڕاوبۆجوون هاوڵاتیان بوون کە پێیان وابوو حکومەت ناتوانێت پێش هەڵبژاردنەکان چاکسازی و گۆڕانکاری بکات چاکسازی لە بوارەکانی بۆ ئێمە وەزارەتی پێشمەرگەمانەیە کە یاخود وەزیرمان هەیە ماوەی چەندین ساڵە وەزیرە ینی وەزارەتی پێشمەرگە تاوەکو ئێستا باز لەوە دەکرێت کە هێزی پێشمەرگە یەک داخرە یاخود یەک خراوە نەخێر یەک نەخراوە هێزی پێشمەرگە سەربەدوو لایەن دەبێت یەک بخرێت دەبێت سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بێگومان گۆڕانکاری بەسەردا بێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی دەتوانێت کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانە بێت باری دارایی و ئابووری و با بڵێن دۆخە سیاسیەکە چارەسەر بکات دۆخە کۆمەڵایەتیەکە کە ئێستا وکوتمان هەرێمی کوردستان لە قەیرانێکی ئابووری و دارایی و سیاسی و کۆمەڵایەتیدایە کە پێویستی بە گۆڕانکاری لە دەموچاوەکاندا هەیە و هەندێک بۆ چوون پێم وکوتمان دەڵێن ئەگەر گۆڕانکاری لە دەموچاوەکاندا بکرێت ئەو دەموچاوە تازانە دەتوانن گۆڕانکاری لەسەر سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان دابنێن و بیگۆڕن بەلایەکی باشدا کاک ژیلوانمان لەگەڵە لە کەلارەوە کاک ژیلوانم کاتت باش باسی بەڕێزم زۆر سپاس دەکەم ببوورە لە تەوەری دەناچستان لە ئادەم بەڵام قسەیەکم هەیە و دایەکەمەوە کاک ژیلوان ئەگەر بەبێتە شیر ناتەشیر نییە شەڵە ئەگەر پراسە تەوەرەگەشت سەبقەی کاک ژیلوان وڵی لە سەر تەورەکە لە ڕاستیا کۆمەڵە خەڵک پێیان کردەبای تێمەش تەنسیەکەین تەشیریش ناکەین دڵنیاوە من پێتان ئەڵێم بۆ هەموو بینەرانی کەناڵەکەش ئەڵێم بڵێن کاکە جانواز لەم دوو حیزب بێن با بۆ خۆیان هەر حکومڕانی ئەم میلەتە بکەن لە ڕاستیە ئەم میلەتە لە پێش چاوێتی ئەوە بۆ 27 ساڵ ئەڕوات بۆ 26 ساڵ ئەڕوات بە ئاشکرا قوتی ئەم میلەتە ئەخۆن بەڵام ئەم میلەتە هەر بێدەنگە هەر چەقڵیان بۆ لێیە لە کاتێکە ئەم حکومەتە بە بەردەوامی نەوتەکە ئەوای ئەیدا بە وڵاتان و لە کاتێکە کوڕی بەرپرس و مەسوولەکان لە ڤێلا و لە ئۆتێلە پێنجەستێرەکانی ئەوروپا و ئەمریکا و لەندەنە ژیان ئەبەن بەسەر ئێمەش لەم وڵاتەیە ئاها برسی بووین ئێمە بۆن نەکرێکارێکە هەتاوەکو ێوارە بۆ 5,000 ڕۆ لە بازاڕە هەرچی ئیش نەبێ ئەیکا نازانم وتراوە کە شنی پێشمەرگە نازانم هەزار نازان چەند کاری نەشریەک هەموو شتێک ئەم میلەتە نازانم هەتاکەی ئەبێ ئاها پشتیوانی ئەم دەسەڵاتە بێ لە ڕاستیە ئەم خەڵکە هەر قابلی ئەوەیە دوو حزبیەک و پارتیەکێتی سەرکردایەتیان بکە حتا ماوین بهێڵن با 26 ساڵی تریش با هەر ئەمانە ئەوها سەرکردی ئەم زمانە بن لە ڕاستیە هەشانی خۆیانە بەڵێ کاک ژیلوان پێ دوانیە ینی پێویست بکات ئێستا ئەو سیستەمە حکومڕانی کە کاری پێکراوە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا و ئێستاش گۆڕانکاری بەسەردا بێت والله سیستەمەکە لە بەخوا 26 ساڵە گۆڕانکاری بەسەر نەکرابێت ئێستا و داهاتوو ساڵی تریش لەتاوە بۆم دوفرسە هەبن گۆڕانکاری بەسەر ناکرێت زۆر باشە کاک ژیلوان دەبێت چۆن گۆڕانکاری بکرێت ینی پێشنیاری بەڕێز دووک و هاوڵاتیەک والله گۆڕانکاری ئەگەر بتوێت گۆڕانکاری ئەبێت لە ڕەگ و ڕیشەوە گۆڕانکاری بکەیت ئەبێ ئەوەی ئیمزارێکی کردبێ بۆ ئەم بەرپرسانە هەمووی دوور خەیتەوە لە ڕاستی ئەوانە خۆی خیانەتکاری و خۆی دزی و جەردەی چۆتە مێشکانەوە ئەبێت ترکیاکە ئەمانە دوور خەیتەوە لە دەسەڵات بە هەموو شوێ کەسانێکی تازە ئەو کەسانی کە تازە لە نێو کۆمەلگایە سەر خەڵەگەن و کەسانێکی ڕۆشنبیری ئەو کەسانێک بن کە ئەهلی کتێب بن نە کەسانێکی نەخوێنەوار و نەزانن کەلیمەیەکی عەرەبی کوردی لێکەنەوە ئێستا بەسەر ئەم میلەتەوە بوونە بەگوێخاو
ئەوانە شۆڕشی شاخیان هەموو بۆ ئەمڕۆ بۆ هەمووی ئەوەسا هەمویان ئەمڕۆ داوە بە ئاوە بەس خەریکی پارەخوازی ئیستراحەتکردن و میلەتی 5 ملیۆن کەسیان برسی کردووە لە ڕاستیە خۆدان بکەن زۆر لەمانە باشتر. بەڵێ سپاس بۆ کاکژیلان، سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێبەرزان بەگشتی ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوون. من هەندێک لە کۆمنتانتان بۆ دەخوێنمەوە کە بۆمان هاتووە چالاک دەڵێت شتێک نەماوە بە ناوی حکومەت کام چاکسازی بڕینی موچەی پێشمەرگە. بڕیارکفری دەڵێت دز و چاکسازی هاوکێشەیەکی دوورن لەیەکەوە. مزەفەر حەسەن دەڵێت نەخێر هەتا کورد مابێت لەبەر دزی هیچ چاکسازیەک ناکات. محەممەد قەسەب دەڵێت کورد چاوەڕوانی هیچی لێ ناکرێت. عومەر کەرکووی دەڵێت بە قسە بێت دەیکەن بەڵام بەکردار نایکەن. هێرش حەسەن دەڵێت جگە لە درۆ هەڵخڵەتاندن هیچی تریان پێ نییە بۆ خەڵک. بەڵێ بەڕێزان ئەمە بۆ چوونی هاوڵاتیان بن. ئەوانشی کە پەیوەندیان کرد بێگومان گوێبیستیان بوون کە ڕایانکان کە حکومت ناتوانێت وی ناشیوێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکات. بێگومان ئێمە باز لە بواری پەروەردەکەین، باز لە بوارەکانی ترەکەین و گوتمان سیستەمی گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان، سیستەمی پەروەردە، هەروەها وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، با بڵێن بەشە ئاو بەشە کارەبا ئەوانەی کە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێت دەبێت چۆن گۆڕانکاریان تێ بکرێت بۆی کە حکومەت یاخود هاوڵاتی جارێکی دیکە سیقەی حکومەت بەدەست بێنێتەوە یاخود سیقەی بە حکومەتەکەی خۆی بێت. وەکو ئاشکرایە لامان هاوڵاتی بەی شێوەیەک متمانەی بە حکومەت نەما. وەکو هاوڵاتی کە پێش پەیوەندی کرد کاکژیلوان ڕایگەیان کە باوازیان لێ بهێنێت ئەمانە ناتوانن چاکسازی بکەن یاخود نایەنەوە یاخود میلەت خۆی ڕازی. ینی چۆن بتوانین ئەم متمانەیە کە لە لای هاوڵاتێکی وەکو کاکژیلوان نەماوە بۆی بگەڕێنینەوە. بێگومان هەندێک لە چاودێران و بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە بە گۆڕینی سیستەمی حکومڕانی دەکرێت و هەندێکی دیکەشیان پێیان وایە کە بە گۆڕینی دەموچاوەکان دەکرێت. دەموچاوەکان دەکرێت کاریگەری لەسەر سیستەمی حکومڕانیدا دابنێن، کاریگەری لەسەر سیستەمی خوێندن پەروەردە کە هەردووکی یەکەیە. با بڵێن وەزارەتەکان ئێمە وەزیرمان هەیە ماوەی چەندین ساڵە وەزیرە یاخود سەرۆکی حکومەتە چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە بزانین کاک جەبار لە بازیانەوە لەسەرم تەوەرە چی دەڵێت. کاک جەبارم کاتت باش. زۆر سپاس دەکەم. بەڕێزی سپاس دەکەم. وەڵی کاک هەم وەزە ئابۆ شوێ چاک نابێ. ئێوە ژۆکو کۆمەڵ و گۆڕان و هەڵپەیمانی نازان بەس قسەی زلەکەن. لە پێشەوە خەڵکێکەوەم با ڕاپەڕینێ شکەی داشیێمانە بشین. ببوورە کاک جەبار ببوورە تاوانەوە ئەو قسەی جەناب تەعبیر لە کەسایەتی و شەخسیەتی جەناب دەکا ببوورە ئەو قسانە لێرە بەکارمێنە. سوپاس بەڕێزان بەگشتی ڕێی هاوڵاتیان ینی بانەگاتە تەشیر و تەشیرکاری قسەی ناشیر و قسەی نابەجێ بەکارهێنان لە تیڤەکانەوە بێگومان بەڵێ کاک جەوارانی ئاکری ئەم قسانە بکرێت لە میدیاوە. بەڵێ بە هیوایی هاوکاران توانن پەیوەندیەکەی کۆتایی پێبێن. بەڵێ بەڕێزان تکایە بەبێتە شیر ئەوانەی کە پەیوەندیەکەن دەتوانن بە دڵی خۆیان قسە بکەن بەڵام بەبێتە شیرکردن بەبێ ناوێنانی هیچ کەس و لایەنێک. کاک جەمالمان لەگەڵ لە کەرکووکەوە. کاک جەمال ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم کاک جەمال. زۆر سپاس دەکەم. بە قوڵوان لە حیاتەکەن برای بەڵێن لە حیاتم. سپاس دەکەم. بەڵێ مامۆستا جان گیان کاک جەمال فەرموو. كعبروبي طبعا من جماعه المرجع جماعه المنبرات صراحه المرجع جماعه يا شو بقول لا شو بس ما جرما عند ابو دقيقه ما راح اقول كذا انا بحني باشلا بله كاك جەمال پێ دوانێ کاتێەوە هاتووە گۆڕانکاری بکرێت لە سەرجەم سێکتەرەکان. بله حاجه عادي جورجو جاي لو سبي ما اخذ ذا شو ثانيه يعني ما اخذ لا تتبع هذا هذا الصوب هذا اما الراس اما حكمتها انا اخوي هندل بس اجي في بالي نجاز كذي. بەڵێ سوپاس بۆ کاک جەمال، سوپاس بۆ پەیوەندیەکەت کە لەگەڵمانە لەگەڵمانە بووی. زۆر سوپاس دەکەم. مەریوانمان لەگەڵە لەسەر و چاوە. کاک مەریوانم کاتت باش. پێ دوایە حکومەت پێشەڵ بژاردنەکان بتوانێت چاکسازی بکات. کاک مەریوان ئەم کاتی تۆش بات باشی جەناب. زۆر سوپاس دەکەم. وەڵڵی هیچ ومێدەکەم بۆ حکومەتەی نەماوە. چی وای لە کردی کاک مەریوان؟ چی وای لە تۆ کردەوە بێت بە حکومەت بێت؟ هەر وەکو یەک دەبی هەر ئەوە دەبی چۆن بی و هەر ئەوە دەبی هەتا لەسەر حکم بن هەتا لەسەر حکم بێرەوە دەبی
يعني هیچ میدەکەم بێنەما هیوادارم لەسەر حکم ناکەم. کاک مەریوان پێت وانە کاتێەوە هات پێت گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکەین؟ هەر هیچ هەر تێت نەگەیشتم زەحمەت دووبارێکەوە. پێت وانە کاتێەوە هات پێت کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت؟ والله باشە زۆر باشە گۆڕانکاریدا بکە. ئەوان لەسەر حکم ناکەون ئەوان لەسەر حکم ناکەون زۆر باشە. دەگەک لە حکم ناکەون ئەوانە لە حکومەکان تێکداوە. بەکەی بخۆتەی خۆن دەیچن هەموو شتی دەکەن. بەڵێ سوپاس بۆ کاک مەریوان، سوپاس بۆ پەیوەندیەکەت. بەڕێزان وەکو دیارە هاوڵاتیان بە شێوازێکی گشتی ینی ناومێدێکی زۆریان پێوە دیارە. بێگومان ئەمەش دەرەنجامی ئەو حکومڕانیەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە ماوەی 26 ساڵە پەیڕەوی ئەم حکومڕانیە دەکات. ئایا کاتی ئەوە نەهاتووە ینی چارەسەرێک بۆمە بدۆزینەوە وا بکەین کە سیستەمی حکومڕانی بگۆڕدرێت، کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دابنێت، بێگومان بە گۆڕنی سیستەم کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دادەنێت. یعنی دەرەنجامی ئەم سیستەمەی پێشوو کە کاری پێکراوە، ئەم سیستەمی ئێستا کە ماوەی 26 ساڵە کاری پێدەکرێت، دەرەنجامەکەی قەیرانی ئابووریە، قەیرانی داراییە، بێموچەیە، مامۆسایان لێنە سەر جادەکان خۆپشاندان نەکرێت. یعنی ئەمە هەموو ناڕزاییان ئەم هاوڵاتیانی کە پەیوەندیان بێمەوە کرد هەمویان دەرخەری ئەو ڕاستیان کە ئەم سیستەمە حکومڕانیە سیستەمێکی باش نییە. کاک دیارمان لەگەڵ لە ناحیەی دیبەگەوە کاک دیارم کاتت باش پێ دوایە حکوومەت بتوانێت چاکسازی بکات. زۆر بەڕێزم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێ من هیچ ئومێدێک لەم حکومەتە ناکرێت، چونکە یعنی ئەگەر بیر بکەینەوە دەبینینکەوە لە سەرەتای دەست بەکاردنی سوێندی بە قورئانی پیرۆز خواردووە کەڵا یعنی دادگەر بێتن بە هیچ جۆرە خیانەت دەکات لە وڵاتەکە یاخود ئەو پیشەیە دەکەوێتە بەس. یعنی کەسێک ئەگەر سوێندی خۆت دواتر کە پەشیمان بۆ بڕوان ناکەن، یعنی هیچ کاتێک بتوانێت ئەو کەسە بێتە سەڕێگەی ڕاست. ئەگەر یعنی زیرێکی نوێ یاخود حکومەتێکی نوێ بتوانێت پێک بهێن بێتن بۆ ئەوی بتوانێت چاکسازی بکاتن. بەڵێ کاک دیار چۆن دەتوانین ئێمە چاکسازی بکەین؟ یعنی چۆن دەتوانین کاریگەریمان لەسەرەوە بێ وەکو هاوڵاتیان باڵێن تو هاوڵاتیەک یعنی چۆن دەتوانیت کاریگەریەک دابنێ بۆی کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت؟ هەندێک پێیان وایە کە دەبێت گۆڕانکاری لە دەموچاوەکاندا بکرێت، پێت وایە ئەمە زەرورە دەبێت ئەمە بکرێت؟ بەڵێ بێگومان ئەمە شەتاڕەشەی دەتوانین بڵین لە ڕێگەی خۆمانەوە، چونکە یعنی هەر کەسێکەوە هەڵبژێرجابێتن هاتبێتە سەرکار بەهۆی دەنجی ئێمە بوو. یعنی کاتێک هەڵبژاردن دەکرێتن ئێمە پاڵپشتین هاوکاری کەسانێک یعنی چ کەسێک بێتە سەر یعنی بێتە سەر پۆست و پلەوپا، یعنی دەبێت ئێمە لە ڕێگەی کە یعنی هۆشیار میزان کەسێک هەڵدەبژێرین، یعنی بەو قسانەی کە لە ڕابردوو کوردیانە بەم قسانە فرین نەخۆن، یعنی کە کارێک دەکەن یاخود کەسێک هەڵدەبژێرن دڵنیابین ئەو کەسە کە لە داهاتی بتوانێتن وڵات بەڕێوەباتن یاخود ئەو پیشەیەک دەگرێتە ئەسو بتوانێت بە تەواوی بەدارسەروەری بکاتن. بەڵێ سوپاس بۆ کاک دیار، سوپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت. بەڵێ زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤی سەرنج و بەچوون و تێبینیەکانتان بنێرن، بێگومان بەرنامەکەی من دەوڵەمەندتر دەکەن. هەروەها دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانێک کە لەسەر شاشەی پەیوەندیمان پێوە بکەن پێگەوە گفتوگوی ئەو بابەتە ئەو تەوەرە بکەین کە ئێمە قسەی لەسەر دەکەین و لە سەر شاشە دانراوە لە وەڵامی ئەو پرسیاری کە لە وەڵامی پرسیاری تەوەرەکەمان کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پێش دەستپێکی بەرنامەکە دامان ناوە بێستونحوبەی دەڵێت هیچ بڕوان بەم حکومەتە فاشیل و بنەماڵەییە نەماوە. با بزانین کاک محەممەد چییە لەسەر تەوەرەکە؟ کاک محەممەد دەم کاتت باش. وەلی بدا بەڕێز دەکەم. زۆر سوپاس دەکەم. بدا بەڕێز دەکەم. خۆ تاسازی لە مەرێمی کوردستانیە مۆمیان نییە بڵێ وەڵا بۆیە گەڕێ. ئێستا بەدەوەی چارەسەری سەرەتان دۆزراوەتەوە، چارەسەری هەموو شتێ دۆزراوەتەوە، چارەسەری مۆمیانە دۆزراوەتەوە. حیزەکەی جەنابیشتەوە بەی بەڕێزیشتەوە کاڵم جەنابر حەکوم کە هەنەگەڵم بە کەلیمەشی بێڕێزی لەبەرێ تۆیەکی چی لەو کەسانی وە بە سێ کەس حیزبەکان ڕاگەیاندووە. یعنی ئێوە لەگەڵ خەڵکان ڕازگۆ بن کاکە بەس بەڕێزت ئێستا ئەو کەناڵەتی ئێستا من لە شەی قەسەم بەخوا بەیە حەفتەم حکومەتە نامێنی بەس خەڵک ئێمە چاوساغی بکە باوکی ئەرەسەر مۆمیان نییە لەدەستداوەتە ئێستا ئەمانە چیری ئێستا لەگەڵ ئەمە خەڵکان کەرە حاشا عزیمنا ببورە کاک محەممەد هەندێک كم كلمة قصيرة كم بس ممكن أبرش على شهر زۆر باشە کاک محەممەد بام پرسیارە لە بەڕێز زۆر باشە ئەم هەموو فرعونانەیە من نازانم مۆمیاتیە. زۆر باشە کاک محەممەد، زۆر باشە کاک محەممەد. یعنی پێت وانیە ئیستا پێویستەکات کە گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانیدا بکرێت؟ پێوێت پەیوەندەکەی کاک محەممەد پشتڕەبەوەی هیوای جارێکی دیکە
بتوانێت پەیوەندیان پێ بکاتەوە بەڵام هاوڕێیان تکایە بەبێ تەشکیل بەبێ ناوهێنانی هیچ کەس وولایەنێک بەبێ ناوهێنانی یاخود بەکارهێنانی هەندێک وشەی نەشیاو زمنا کۆپاڵانەی دەڵێت تەنها بۆ کاتکوشتنە ئەتوانێت بە 10 ڕۆژ چاکسازی بکات بەڵام نایکات چونکە دەنگە بندیوارەکان و ناشایستەکان لەدەست دەدات. کاک محەممەد مالەگەڵ لە سلێمانیەوە. کاک محەممەد دەم کاتت باش. کاک محەممەد الو دەنگمیت بەڵێ کاک محەممەد فەرموو. خاڵەگیانم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم. باشی سپاس دەکەم. وەڵا برای من مەوزوعی ئەوەی چاکسازی ئەکرێ پێم وانییە چاکسازی کێ بیکە. بەڵێ کاک محەممەد یعنی چاکسازی لە سیستەمی حکومڕانی بەچی چاکسازی ئەکرێ کێ بیکات. بەڵێ یعنی ئەم دەسەڵاتە بەڵێ یعنی ئەم دەسەڵاتە ئەتوانێت بیکات پێش هەڵبژاردن ئایا دەیکات؟ وڵای پێم وانییە من پێم وانییە هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردنێکی پاک بکرێت خەڵک ڕێی خۆی با لەسەری ئەو کەسەی کە پێی باشەوە ئەوانە ئەگەر بەس هەڵبژاردنیش لەکوێ جارێ بەتایبەت لە زۆنی زەردا هەڵبژاردن من هەر نایبینم هەڵبژاردن بکرێت تەنها خۆیان سنووڕەکان پڕەکەن و تەواو. بەڵێ سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلیمان لەگەڵە لەکارەوە. کاک عەلی ئەم کاتت باش. باشی بەڕێزم زۆر سپاس دەکەم. کاک عەلی بەڵێ وەکو هاوڵاتیەک پێ دوایە پێش هەڵبژاردنەکان حکومەت چاکسازیە خود گۆڕانکاری بکات. ژیان باە قسێ بۆ بکەم ئەو خەڵکە هەمووی تەلەفۆنەکە نازانم تووشی لە بیرچوونەوە بووە نازانم چییە تێگەی حیزبی کوردی لە باکووری عێراق ئەوە نەماوە کە دەنگیا پێ بدە یعنی تەوا تاقیکرانەوە هەمویان تاقیکرانەوە. زۆر باشە کاک عەلی دەبێت چی بکرێن؟ هەمویان کاکە گیان نەزانین چۆنە هەمویان وەکو یەکە هیچ جیاوازێکیان نییە. زۆر باشە کاک عەلی دەبێت چی بکرێت بۆ گۆڕانکاری لە سیستەمی من داوا لەو خەڵکە بەڕێزەکەم تێگەی یان بەرزایی دەنگدان نەکە یان بەرزایی ئینشەکە دەنگدان بە یان دەنگ بدا بە بەڕێز حەیدەر عەبادی یان نووری مالکی تێگەی چونکەم حیزبی کوردی عەقڵیەتی بەڕێوەبردنی وڵاتی نییە. بەڵێ سوپاس بۆ کاک عەلی سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەلی پەیامەکەت گەشت. بەڵێ وەستا شەماڵ بەردووکی دەڵێت نەخێت چونکە هەر ئەوانە دەردەچنەوە کە لە ماوەی ڕابردوودا خەڵکیان چەوساندۆتەوە. چالاک دەڵێت شتێک نەماوە بەناوی حکوومەت کام حکوومەتە و حکوومەتی چاکسازی لە بڕینی موشەدا دەکات وەکو تعلیقێک تەبان نەمەی نووسیوە. بڕیار ئیبراهیم دەڵێت بڕۆمە درۆکانی ئەم دوو کۆمپانیایانەماوە ڕووناک حەسەن دەڵێت نەخێت دەسەڵاتێک 26 ساڵ گەندەڵی ئەکات بە 3 مانگ چۆن دەتوانێت چاکسازی بکات چۆن دەتوانرێت حکوومەت یاریمی کوردستان ئایا حکوومەت یاریمی کوردستان پێش هەڵبژاردنەکان دەتوانێت چاکسازی بکات وەکو وتمان دووبارە سیستەمەکانی با بڵێن پەروەردە و ئاو کارەبا هەموو دەستگاکانی دیکە وەزارەتەکانی حکوومەت یاریمی کوردستان پێویستیان بە ئەپدەیتکردنەوەی هەیە یاخود پێویستیان بە دووبارە پێداچوونەوە هەیە بۆی کە سیاسەتی خۆیان بگۆڕن سیستەمی حکومڕانی بگۆڕێت بۆی کە ئەنجامێکی باش بدات بەدەستەوە بۆ هاوڵاتیان ئەم ئەنجامی ئێستا وەکو وتمان ئەنجام یاخود کارپێکردنی ئەو سیستەمە بووە کە لە ماوەی 26 ساڵدا پەیڕەو کراوە. باوکی محەممەدمان لەگەڵە. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله باوکی محەممەد. دەستخۆشی بەرنامەکەتانی دەکەم زۆر سپاس دەکەم. زۆر پێشکەوتووە. کاکە گیان دەربارەی ئەو پرسیارەکەتان بەڕاستی ئەو کەرکە یعنی زیاتر تەبای بەوە بووکەوە ئیسلامیەکان شتێک کرد دەبەرەوە ئیسلامیەکان کە خوا دەناسن دەست و دەم پاک و لە گەندەری دوورن. بەڵامەوە بەداخۆ لایەنێک لەو ئیسلامیانە هەر هەتا ئێستا پشتی دەسەڵاتی گرتووە و بە هیچ زۆرێک بەرنادە عنی بەڕاستی ئەگەر وا بڕاتنەوە فاتحی لەبۆ دەخوێنین بەڵام ئەو هاوپەیمانێنەیە کە ئینشاڵڵا سەری گرتووە هیواداری سەری بگرێتن هیواداری کەوا لە داهاتدا خەڵکەکە پشتی تێبکە بەری تێبکاتن و دەنجی پێبداتنەوە جێگای دەستخۆشی و بەڕاستی جێگای سەرکەوتن جێگای هیوای ئەو ملەتەیە ئەگەریش خەڵکەکە پشتی تێبکاتن دەنجیان دەداتێ بەڕاستی هەر وەکو جاران ئەو حکوومەتە فاشیلە ئەو حکوومەتە شکست خواردووە گەندەڵە بەردەوام ببیتنەوە بەڕاستی ئەو ملەتە بەرەو زیاتر هەڵدێر و بەرەو تێچون دەڕواتن. بەڵێ سپاس بۆ باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت.
بەڵێ بڕیار کفری دەڵێت دز و چاکسازی هاوکێشەیەکی دوورن. علی ئەحمەد دەڵێت ئەم ناحکومەتە 26 ساڵ نەتوانێت چاکسازی بکات، 26 ساڵی تری چاوەڕانی چاکسازی لێ ناکرێت. نێرگز ڕانیایی دەڵێت نەخێر هیچ چاکسازیەک ڕوونادا داوان 26 ساڵی تەمەنیان نیان کردو ئێستا چاکسازی چی دەکەن. بێگومان ئەمەی کە گوێبیستی بوون ئەڕە بۆچوونی هاوڵاتیانە ئەوانی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و کۆمنت بەشدار بوون ئەوانی کە پەیوەندیان کرد و گوێبیستی پەیوەندیەکانیان بوون بێگومان ناڕازین، بێگومان پیان وایە کە حکوومەت ناتوانێت چاکسازی بکات و پێشی ناکرێت و ناشیوێ بیکات. ئەگەر پێشی بکرێت خۆشی نایە بیکات. دەپرسین ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پێشەڵ بژاردنەکان دەتوانێت چاکسازی بکات؟ بێگومان لە دام و دەستگاکانی حکوومەتدا وگوتمان لە وڵاتانی تر 4 ساڵ جارێک یاخود کەمتر زیاتر حکوومەتەکان با بڵێن سیستەمی حکومڕانیان دەگۆڕن دووبارە پێداچوونەوەیکی پێدا دەکەنەوە، ئەپدێتی دەکەنەوە، بزانن چیان خەڵەت کردووە، گۆڕانکاری لە چیا دەکەن. واروە ئەوانەی کە ئەو وەزارەتانە یاخود ئەو سێکتەرانە لیان بوارەکانی پەروەردە و بوارەکانی دیکە سێکتەرەکانی دیکە پێداویستێکی پێویستە بۆی کە جارێکی تر کاریگەری خراپ لەسەر هاوڵاتیان دانێت. دوو وتمان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گرفتێکی دارایی ئابووری هەیە کە گرفتی سیاسی هەیە، گرفتی ئابووری دارایی ینی حکوومەتی هەرێمی کوردستان بەدار نییە لە هیچ گرفتێک، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان گرفتی ئابووری و سەربازی هەیە. چۆن دەتوانێت مە چارەسەر بکات؟ دەبێت بۆ ساڵی ئایندە کاریگەری لەسەر ئەمەدا بنێت، چاکسازی لەمەدا بکات. کێمان لەگەڵ بوو؟ بەڵە بەڕێزان تا پەیوەندی ئامادە دەبێت. ئاسۆ محەممەد دەڵێت حکوومەت نەماوە تاکو و چاکسازی بکات. بڕیاری ئیبراهیم دەڵێت بڕوان بە درۆکانی ئەم دوو کۆمپانیایە نەماوە. بیلال خەزێنەی دەڵێت بۆ هیچ شتێک بە ناوی حکوومەتەوە هەیە تا چاکسازی بکات. کاک هونەرمان لەگەڵە لە سەر و چاوە. کاک هونەرم کات باش. زۆر سپاس. زۆر سپاس دەکەم. آخر هیچمان پێدی چونکە ماش پێشمەرگەیان بڕی هیچ سواتێکا هیچ سواتشتیان نەماوە با لەسەر حکوملاتەوە باشتر چونکە ماش پێشمەرگەیان بڕی ماش ئەو پێشمەرگە فەقیرەی ماش چەند ساڵ لە سەنگەر بوونە چەند ساڵەشتە دەخۆن بۆ کوردستانی بۆوان ئەگەر پێشمەرگە نەبا هەندا ئازاب لە ماڵی پاڵتنەوە بەیسمات خۆ دانیشتن آخر خوا سماخولە کات سماخول ئێستا ئەمن چەند ساڵە خێزاندارم وەڵڵی تۆ سەنجام لێ لە ماڵە پێدوانە کاکدا پێدوانی ئەمە سیاستکردنی خود ئەم سیستەمە حکومڕانی کە 26 ساڵەکاری پێ دەکرێت ئەمە ئەنجامەکەی ئەمە بووە کە ئێستا جانابەت باسی دەکەیت. ینی پێدوانە سیستەمی حکومڕانی پێویستی بە گۆڕانکاری هەیە. 10,000 پێویستی بە گۆڕانیە 10,000 يعني بقول لو خلق بين السر والتلفزيون بين السر والتلفزيون شو بين كاكا أما غلط بنو أما ولا صاركم ناس وتنصار دخوني وتدزيني أو بايش في جنس بتشرحكم باشترا تنصار يعني بيخون وتدزين بايش كده بس سباس بو كاكنر سباس بو بيوديكات كاك محمد معنا قال لا هوليرا وكاك محمد دم كادت باش كاك محمد الو كاك محمد دم كادت باش بله فرمو كاك محمد بله فرمو چی دیگه لسته ورقه كاك محمد هري الو كاك محمد كاكا او انا والله الو بله جلسي دنگی جنابتم بله كاك محمد بردوام اگر پر دنگی تلفزیونکات کسب کی كاك محمد بله 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 الو بله 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 والله كاكا من هيك هذا كم نما صار لازم غير براسي اللي بدو بيشتو كلام سهل وانا هيك شاسازك نما منك اما بيت عزنا شي كردينا ما براسي بيمو ابي يعني املك ما نما ديارني على بدو بيمو ابي اجر شكلاتي كرديش شي فكره بقى لو اخوات دنيا دانا كرد وترك وعرب وعجم وفارس وهم يعني هنا كرديش هرهي من تنا قبل كرد هیچ لە بەخیانەت و تەماعی و تەماعکاری و هیچی تر نییە. زۆر باشە کاک محەممەد بەڵێ کاک محەممەد چۆن گۆڕانکاری بکرێت ینی پێ دوایە چۆن چاکسازی دەکرێت؟ وەڵا هیچ چاکسازی پێم وایە چاکسازی ناکرێت بەو شێوازەی ئێستا هەرچی دەیبینی یعنی تەماعی و تەماعکاری هیچ. زۆر باشە چۆن دەکرێت ینی پێشنیارت چییە؟
وڵی پێشنیارم پێشەموستەچێمە وەکو مێشی ئیسلام دەبێ بگەڕێنەوە سا بەرنامەی خوای گەورە یعنی خواست شێکی بۆ مەدانایە ئەگەر بە تەواوەتی لەسەری بڕۆین 150 ئاینی ئیسلام پەیڕەو بکەین بەڕێی من کێشە و گرفتمان نامێنێ بەس ئەمە ناماندایە لە ڕاستە ڕێگایەکەی لە ڕاستە ڕێگای ئیسلامیش ئەگەر لابدا بە هەر شکر و شێوازە جیاوازەشی نیەسێ هەر شێک بێتن ئەگەر ئیش بۆ بەرنامەی خوای نەکە عەدالەتەشی نەبی ویزانەشی دە قالبیدانەبی یعنی سفادێکی هەیە. بێگومان سوپاس بۆ کاک محەممەد سوپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەحمەدمان لەگەڵە لە عربەتەوە کاک ئەحمەدم کاتت باش. یان هەموو کاتێک باش سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. کاک ئەحمەد پێت وایە پێش هەڵبژاردنەکان حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت چاکسازی بکات چاکسازی لە سێکتەرەکاندا بۆ نمونە لە سیستەمی پەروەردەدا لە سیستەمەکانی دیکەدا پێت وایە چاکسازی بکات لە سیستەمی حکومڕانیدا؟ کاک ئەحمەد ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزۆنەکەت کەسکی بۆ باشی گەم لەسەر بڵێ. باشی قوربان. بڵێ. گەم لە چەوتی جەنابتە باشی. سپاس دەکەم کاک ئەحمەد فەرموو. کاکە دیاتوا حکوومەت چاکسازی لە چی بکات؟ ئەی پەرژێ لەبەر ئاژاوە و لەبەر شەڕە تاوێر و تایە سووتاندن و لەبەر بەدموبارۆرە چاکسازی چی بکات؟ ئەمجا هەر تاوێ هەر تاوێ حیزبێ و تاوێتیە و هەر سلێمانی 50 حیزبیکا دروست بووە هەر سەری لێ تێکچووە. بەڵێ سوپاس بۆ کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت لە عربەتەوە لەگەڵمانە بووی. کاک ئەحمەدمان لەگەڵ لە شارە زورەوە. کاک ئەحمەدم کاتت باش. کاک ئەحمەد پێم وابێت پەیوەندیەکەی کاک ئەحمەد پشڕا بۆ هیوای جارێکی دیکە بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڕێزان ئەمە بۆ چوونی هاوڵاتیە بوون وەکو گوێبیستی بوون. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پەیوەندیوان پێوە بکەن ڕە و بۆ چوونی خۆتان بڵێن لەسەرەوەی کە حکوومەت ئایا پێش هەڵبژاردنەکان چاکسازی دەکات. لە وەڵامیان پرسیارماندا کاک محەممەد قەساب دەڵێت کورد چاوەڕوانی هیچی لێ ناکرێت. مزەفەر حەسەن دەڵێت نەخێر هەتا کوردما بێت لەبەر دزی هیچ چاکسازیەک ناکات. عومەر کەرکووکی دەڵێت بە قسە بەڵێ بەڵام بە کردار نایکات. هێرش حەسەن دەڵێت جگە لە درۆ و هەڵخەڵەتاندن خەڵک هیچی تری پێ نییە. کاک یوسفمان لەگەڵ لە چەمچەماڵەوە. کاک یوسف ئەم کاتت باش. ئەم کاتت باش بەڕێز. زۆر سوپاس دەکەم کاک یوسف. وەڵی بەڕێزم چارەسەر لەم وڵاتەیە بەم حیزبانە ناکرێت پێویستی بە هێزێکی ئیسلامی چەکدار هەیە بۆ ڕوخانیان دەسەڵات. کاک یوسف پێ دوانیە یەکێک لە گۆڕانکاریەکان گۆڕانکاری بێت لە سیستەمی حکومڕانیدا بۆی کە سیستەمی حکومڕانی ئەگەر حیزبێک هەوڵی سیستەمی چاکسازیدا دوو حیزبی تر ڕێگری لێکە چونکە خۆت مەسلحە دەگەی بەرژەوەندەگەی لەگەڵ ئەو حیزبەیەکە شەریکە دزەکەیە. ئێستا کۆمەڵ و گۆڕان چەنێ هەوڵیاندا چاکسازی بکەن بەڵام یە گورت و خۆی چەند ساڵ لەگەڵ ئۆپۆزیسیۆن ڕێگری لێکە توێ پاڵی پارتیۆ شەری ڕیساندەوێکە تا 150 خای کوردستانە لە دەستە. ئەم وڵاتە کە سێبیە چاکسازیکە خۆیان لەنا خودی خۆشیانە ڕێگری لێکەن. بەڵێ تر چارەسەر ڕوخانیانە بە هێزی چەکداری چونکە ئەوەی هێزی چەکدار نەبێ ئەبێ خەونی خوشتری ببینێ کەم وڵاتە بڕوخێ. بەڵێ سوپاس بۆ کاک سوپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەشت کاک وشیارمان لەگەڵ لە وشیار سوچی لە ئاکرێەوە. فەرموو کاک وشیار. کاک وشیار ئەگەر پێ دەنگی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بۆ باشی گوێم لە سەوتی جەناب بێ. فەرموو. ئەلۆ ئەم کاتت باش؟ زۆر سپاس. وەڵا بەڕێزم ئومێدی چی؟ ئومێدی چی بە هەڵبژاردنەکان حکوومەت کام حکوومەتە؟ حکوومەت هیچ بوونی نییە. هەڵبژاردنەکانی چی؟ هەمووی بە تەنزویر و ئەوە دەیبانە سەر و هەرێک بیستی کووسەکە هێنێت و گۆڕان و کۆمەڵیش ئەوان داکۆچی لەم خەڵکاکەن ئەوان چاکسازی لەناوە حکوومەتاکەن بەڵام ئەو هەردوو حیزبانە تەزویر ئەوشتانە بەخوای چارەسەری نییە من هیچ ومێدێکیشم پێ نییە هیچ حکوومەتێکیش نەماوە. زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک وشا سپاس بۆ تۆ کاک گیوامان لەگەڵ لە کرارەوە کاک گیوام کاتت باش. کاک گیوا کۆتا پەیوەندیە. کاک گیوا ئەم کاتت باش. ئەم کاتۆ باش بەڕێز. سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێ ئەکەم. زۆر سپاس. بە تەوانەکەت وڵایی برای بەڕێزم پێم وایە چاکسازی بە دز و جەردە و مافیا ناکرێت. چۆن دەکرێت؟ گروپێکی بچووک مافیایەکی گەورە لە کوردستانە دەستیان کردووە بەسەر جوکەکانی کوردستانە.
مەلەکاییوە براکەم یعنی ئەمانە ئەیانەوێت ئیلا ئەبێ خەڵکی هێرێمی کوردستان ئەوان چیان دوێت خەڵکی هێرێمی کوردستان بەگوێ ئەوان بدە یعنی 27 ساڵە ئێمە لەم وڵاتەیە ئەژین یعنی ئەگەر یەک تۆ شعورمان بێت ئەبێ لەم جەردە و ماشەیەلە پێ بگەین بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە بۆ حەزبەکانی تر کە ئەکەونە دوای ئەمانە ئەگەر بە حەسابیان بکری بە پەندی دەستەژمێریان چەند کەسێک چەند گروپێکی بچووکن لە کوردستانە دەستیان کردووە بەسەر جوونگەکانی هێرێمی کوردستانە کەچی سەرکەی مافیایەکی زۆر گەورن کەسێک بەڵێ سوپاس بۆ پەیوەندیەکەت ئەوە بکەن بەڵێ سوپاس بۆ تۆ کاگیوا سوپاس بۆ ئێوەش تاوەکوی سەبی نەرمابوو سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە و بە گەشتنەوەیەکی تر خواتان لەگەڵ